ئەمڕۆ ئەمێ نقطەیەکی تر بوروژێنەوە لە مێشکی خۆمانە هەرێکە لە حاستی خۆیەوە لێکۆڵینەوەی دەربارە بکە مەرجیش نییە تۆ جوابەکەت ئێستا دەست هەڵبڕی و جواب بدەیتەوە لەوانەیە ئێستا لە مێشکتا نەخەمڕی بێ یان ئێستا جوابێکی ئانیت پێبێ جوابێکی کاتی بەڵام بۆ خۆت دانیشیتەوە کۆمەڵە نقاتی تر بنووسیتەوە ڕەنگە زیاتر پەی بە شت ببەی مێشک دەوروژێنی وەکو لە علم النەفسا پێڵەن استفزازی ذاکرە یعنی یادی خۆ دەوروژێنی مێشکی خۆ دەوروژێنی بۆی بزانی چ بەدائیلێکە دۆزیتەوە یان ڕیزبەندی خاڵەکانەکەی کە لە ناو مێشکتا هەن لە بیر و هۆش و تەسەورتا ئالیەتی گۆڕانکاریەکەمان چییە بۆ ئەوەی تێبگەین کە مەبەسمان لە ئالیەتی گۆڕانکاریەکە چییە ئێمە تەماشای ئەوە ئەکەین و کە حرەکەتکردن لە ناو کاری ئیسلامیە ئیمان بەنا ڕەحمەتی خوای لێبێ سێ مەرحەلەی بۆ دانابوو دوایەوەی ئیخوانی دروست کرد دوای و منهەجەکەی ڕوون کردەوە دوایی فەرمووی سێ قۆناغ لە بەردەستمانە هەیە قۆناغی تعریف و تەکوین و تەنفیز لە دوای ئیمان بەنا بۆ خۆی لە 50-60ەکانە لە 50کان بە تایبەتی پێشە و میحنەتە زۆرێک کە بەسەری خوانە هات قۆناغێکی تریشان بۆ تەرتیب کردەوە بەناوی قۆناغی تەمکین مەواسازی ئیخوان ئەڵێن ئێمە لە هەندێک شوێن پێناسەمان بڕیوە چونکە هەموو خەڵک دەزانێت کە ئیخوان چێ وەکو میسر دەیان ڕیسالەی دکتۆرا لەسەر پێناسەی ئیخوان هەیە زمینەی بیرۆهۆشی ئیخوان دید و تێڕوانینی فکری خەتی سیاسی سیفەتی قیادەی دەستگاکانی مؤسساتی ئیعلامی پەروەردەکردنی هەموو شێوازەکانیشی عەلەنی خستۆتە بەردەست هەروەها پێکهاتنی ئەڵێ ئێمە لە ئامادەی خۆمانە لە ئامادە باشی خۆمانە قۆناغی پێکهاتنیشمان بڕیوە ئێمە لە پێکهاتنیشە گەیشتوینەتە ئەم نەتیجەی کە ئێستا هەیە کە هیکەلێکی ئیداری لە بەردەستە بۆیە ئیخوانی نێودەوڵەتیش کە لە 1970 دامەزرا کەسیان قبول نەبوو هەتاکو بەو شێوە پەیکەریەش نەڕواتە پێش پێویستە پێخۆیان پێناسە بکەن کە ئیخوانن هەرچەنە وترامە بارودۆخی ئێمە ناتوانرێ و زەمان وایە و فڵاش دوایە لە سەرەتاوە ئەمیان بە هیچ شێوە لە کەس قبول نەکرد ئیخوانی عێراقیان هەر قبول نەئەکرد لە بەرایان و بەناوی ئیخوانەوە نەبێوەرتان ناگرین بەناوی حیزبی ئیسلامی تۆ توانی بڕۆی ئیش بکەیت بەڵام ناتوانی بڵێ فەرعێکین لە ئیخوان هەروە بۆ قۆناغی ڕاوپەڕاندن ئیتر نازانین چەندی ساڵ ئەوێ سیما و مەلامحەکانی چۆن وەهی مەواسازیشان بۆ تەرتیب کرد ئێمە گەر ئێستا تەماشای واقعی ناو بزاوتە ئیسلامیەکان بکەینەوە ئەبینین سێ جۆر مەدرسەی مەرجعیەت و قیادە و ئالیەتی گۆڕانکاریمان لەبەردەستە هەیە ئالیەتێک کە ئەهلی سونەت و جەماعەت لە کۆنەوە هەروایان کردووە کەسایەتیەک شەخصێک بۆ بە ڕەمزێک بۆی خەڵکی لە دەوروبەر کۆ ببنەوە حرەکەتی عەباسیەکان کە دژی ئەمەویەکان ڕوویدا بۆ ئەمیرێکی عەباسی بوو بەیعەتی بۆ کۆ ئەکرایەوە کارکردنیش لەسەر ئەساسی ئەوەوە ئەبووە دوایی 29 ساڵ لە ناو زکی ئەمەویەکان لە ناواخنی ئەمەویەکانە ئەم بزوتنەوەی کاری کرد لە ئوردن نیشاطەکەی لە ئوردنی ئێستا بوو بەڵام لە خۆراسانەوە ئیعلان کرد کاتێ بۆ مسلمی خۆراسانی بانگوازەکەی ئیعلان کرد و دواییش ئەبول عەباسی سەفاح بوو بە خەلیفەی یەکەم و ئەبو جەعفەری مەنسوورش کە خەلیفەی دووهەمە بنیانگوزاری گەورەی دەوڵەتی عەباسی حرەکاتی تر لە دوای ئەوانش لەو فەترەی عەباسی سێهەمیشە ئەبینی ئاوا دروست بووت خەڵک لە ڕەمزێک کۆبووت بەڵام ئەم ڕەمزەیە صلاح الدین ئەیوبی بۆ نمونە وەختێک کە هاتە پێشەوە بوو بەو ڕەمزە گەورەی ئومەتی ئیسلام لە دەوری کۆبێتەوە پێشتر ڕموزی تری وەکو نورەدین زەنکی و باوکی ئەو عیمادەدین زەنکی هەموو کاریان کردن جیلێک خەڵک پەروەردە بوو هاتبوونەوە سەر با بڵێن لە زمانی ئێستای مستەڵەحی ئێمە پێوترە زەمینەیەکی بیرۆهۆش دروست بوو بۆی ئەم پیاوە هەڵکەوتێ بتوانێت بێتە پێش ئەم پیاوە هەڵکەوتانی کە هاتوونەتە پێشەوە لە مرابطونەوە بۆ ئەوانەی ئەندەلوس
ئەمەویەکان لە ئەندەلوس بۆ ئیمارەتەکان لە هەر شوێنێکا دروست بوو بن لەو سەری مرابطینەوە بۆ ئەم سەری غەزنەویەکان لە ئەفغانستانی ئەمڕۆ یا لە هەر شوێنێکی ترە کە دروست بوو بن هەڵکەوتەیەک هاتوتە پێشێ لەوانەیە مفتیەکی گەورە بوو بێ لەوانەیە شێخێکی طریقە بوو بێ لەوانەشە کەسێک هەروە ئاسایی کەسێک بوو بێ بەس دیفاعی لە ئیسلامەکە کردو هاتوتە پێش ئەمە لەناو ئەهلی سونەت و جەماعەتە چەند مەدرسەیەکی دروست کردوتو چەند تەسەورێکی دروست کردوتو ئایا ئەو کەسەی ڕابەرێتی ئومەتە مسلمانەکە ئەکا بۆ سەروەری شەرع جارێکی تر شەرتە مەلابێ ئەمە وەڵامێک پێویستە ئێمە بەحسی بکەین تۆ لە مێشکی خۆتایی هێنی ئەڵی شەرتە مەلابێ ئەگەر وتت بەڵێ یەکێکیکە پێ دەڵێ باشە ئەی ئەم هەموو مەلای هەیە بۆ نایکە ئەگەر ئەم ڕابوونە ئیسلامیە مەلا ئەبێ بیبا بەڕێوە لە ناو ئیخوانە بۆچی یوسف قەرزاوی و فەیسەڵ مەولەوی و عەبدولمتەعال جەبری و ئەمانە نایبەن بەڕێ یان لە کوردستانی ئێمەیە بۆچی یەکێکی وەکو مەلا عوزێر و مەلا موسا و مەلا تاهیر و مەلا ئەنوەر لە هەولێر و ئەم مەلایانە یەکگرتو نابن بەڕێ یا مەلا ئەحمەد یعنی سەید ئەحمەدی پێنجوێنی بۆچی ئەمانە نایبەن بەڕێو ئەگەر مەلای با بڕێ ئەگەر مفتیەک بیبا بەڕێوە ئەمانە هەر دەرەجان مفتی نەمان لە مامۆستا سەلاحەدین محەممەد بەهادین شارەزاترن ئەگەر مەوزوعیش لەوەیە خەڵکی دەوریان لە مامۆستا سەلاح داوە بەو سیفەتە کە ڕسمیەتی لە ئیخوان وەرگرتووە کەوا بڕ ڕسمیەتی ئیخوان لێرە شەرعیەتێکی زۆرتری هەیە وەک لەوەی کە کابرا مفتی بێ ئەمە ئایا سەبەبێکە بۆ ئەوەی کە نەهزەکان توانە و نەیانتوانی مادامە و ڕسمیەتیان پێ نەبوو نەیانتوانی حرەکەتێ دروستکەن کە نەیانتوانی حرەکەتە دروستکەن ئایا وەکو حیزبێک کە دروست بوون کەش و بارودۆخیان ملائم نەبوو گەورەتر ببن بارودۆخێکی دەرەکی لەسەریان زەختی دروست کردبوو یان لە ناوە بۆ خۆیان توانای گەشە و نەشونمان نەبوو بەهەر حاڵەمانە کۆمەڵێک پرسیارن کە بڵێن ئایا لە ڕابردووی ئیسلامی ئەهلی سونەت و جەماعەتە کەڵە پیاوێک هەڵکەوتووە ڕاوێژکارانە بە دەورێەوە بوون ئەمانە ڕاوێژکاران بوون ئایا ئەو بە سەربازی هاتوێ یا وەکو مفتیە گۆڕانکاریەکەی کرد گۆڕانکارێکە شەرت نییە هەرێ بە سیلاح کردوێتی ئیمام ئەحمەد بن حەمبەل ڕەحمەتی خوای لێبێ زەعیمی گۆڕانکاریەکە کە بەرامبەر مەئمون وەستاوەت زەمینی ڕەفزکردنەوەی ئەوەی کە مەئمون ئەیویست بەسەر خەڵکیا بچەسپێنێ کە ئەوە بکە گوایە قورئان دروست کراوی خوای گەورەیە خەلق کراوە ئیمام ئەحمەد یەشەی فەرموو نا قورئان سیفەتێتی و خوای پەروەردگار ئەم فەرمایشتانەی فەرمووە وە سیفەتی خوای گەورەیە کە کەلامە ئەو ئاڕائانێک کە معتەزیلە خستویانە مێشکی مەئمونەوە ئیمام ئەحمەد بن حەمبەل بەرهەڵستی کردو لە ڕووی ئەوەستایەوە ئەو هەموو ناڕەحەتی و ناسۆرەشی بەرامبەری چێژ بوو بە یەکێ لە گەورەترین مناصرانی سنت و ئەهلی سنەتیش و پێشەوایەکی گەورەی ئەهلی سنەتیش بەڵام ئایا ئەوانێک کە ئیماراتێکیان دروستە کردەوە یان حرەکاتیان دروستە کردەوە دژی استعمار بۆ نمونە لە 200 ساڵی ڕابردووە ئیستعمار کە وەربوو بە وڵاتانی مسلمانانە و هاتن لە وڵاتی مسلمانانە کەوتنە ئیشکردن ساڵی 1830 بۆ نمونە جەزائیر کەوتە بەردەستی فەڕەنسایەکان و دوای مەغریب و تونسیشیان داگیر کرد یان پورتوغالیەکان کە چوونە ئەندۆنیسیا دوای ئەوان هۆڵەندیەکان چوون اینجا ئینگلیس چوو هەروە ئینگلیس کە عێراق و فەڵەستینی گرت میسری گرت پێش ئەوان فەڕەنسیەکان ناپلیۆن بۆناپارت چوون میسری گرت هەروەها ئیتالیەکان کە چوون سۆمالیان گرت لیبیایان گرت باش ئەو کەسی کە دژی ئەمانە ڕائەپەڕی شێخێکی تەریقە بوو بۆ نمونە سەید ئەحمەدی برێلەوی لە هەندستانە کە ڕاپەڕی دژی ئینگلیز یان یەکێکی وەکو سەید مەهدی کە مەشهور بوو مەهدی لە سوودانە یەکێکی وەکو عەبدولقادر جەزائیری کە استمراری حرەکەتێکی تری پێشووترە
وهروها لليبيا سنوسيا كان لليبيا كدوائي عمر المختار امتدادي او ولا دوائي يشهر بردوان بوا هتا فراندني شورشك لنا 1960 كقذافي بردي اما انا هميت بزاوتي اهل السنة والجماعة اما بو ايما باشتروا كروتك بكوين ايش كردن رابرك مان هبه وراوشكاري هبه دزگا و تعلیمات مان هبه بوي ئیشەکان مرکزی بگەڕێتەوە لای ئەم ڕابەرە ئەمەمان باشترە یان ئەوانی تریش بریتین لەمە جۆرێک لە ئیشکردنی ناو ئەهلی سونەت و جەماعەت کە شیعە پێی ڕەفزە بریتیە لە حیزب و موسساتی ئیمان بەنا ڕەحمەتی خوای لەبێ لە 1928 وەکو شەخسیەتێکی کاریزمی بەقووەت و کاریگەر لە هەموو ئەترافی خۆی کە ئیخوانی دروست کرد لە ساڵی 1928 حتى 1949 کە شەهید بوو لە مانگی شوباتە ئیغتیال کرا تیرۆر کرا یەک کەس منافیسی نەبوو یەک کێشەیەکیش لەناو ئیخوانە دروست نەبوو بۆ ئەوەی کە بێنە شوێنی کەسیش نەیەوت باشە من بەدیلی بم بڕۆمە جێگای ئەسڵەن ئەوەی وەکو سەڵاح شادی ئەفەرمێ ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ ئەوەی ئیخوان بیری لێ نەکردبوو ئەو کە لە دوای ئیمان بەناش چێ ئەبێ بەڕابێ هەر بیریان لێ نەکردبوو چونکە ئیمان بەنا بە خۆی گەنج بوو هێشتا یعنی عمری 44 ساڵ 45 ساڵ بوو وەختێک کە شەهیدیش کرا لەبەرەوە ئیخوان بیری لەوەش نەکردبوو بۆیە دوای ئیمان بەنا ڕەحمەتی خوای لێ بێ 3 دانە ساڵی ڕەبەق ئەم تەنزیمە گەورەیە مایەوە بەبێ ڕابەر 7 کەس منافیس بوون بۆ پڕکردنەوەی ئەو شوێنە لەم سەرۆیەکی وەکو خەمیس حەمیدە و صالح عەشماوی و ئەنجا محەممەد غەزالی و ئەوانەی تر ئەسڵەن لەم حەوتەیە ناوی حەسەن هۆڵەیبی تیانە بۆ ڕەحمەتی خوای لێ بێ کە دوایی هاتوو بوو بە ڕاوێژکار پاشان بوو بە ڕابەری دووەمی ئیخوان موسلیمی لەوە بە دوای ئیخوان موسلیمی تەوان چووە محنەتێکی گەورەوە لە میسرە لە ساڵانی حەفتاکان هەموو فترەی شەستەکان هەمووی لە سجنا بوو لە حەفتاویەکە دوای مردنی جەمال عەبدولناسر سادات ڕێگای دان و هاتنەوە دەرەوە ئیتر ئیخوان وردە وردە بەرەو حیزبایەتیەک چوو ئۆرگانیزمی چوو یعنی وەکو بە فارسیەڵەن سازماندەهی بە دەستگاکردنی حیزب چوو ئەم جارە ئەوە نەما سەرۆکێک بێ و کاریزمی بێ و خەڵک شوێنی کرد وەکو هی ئیمان بەنا ئەم جارە هاتن وەکو حیزب و موسسات دروستیان کرد وتیان هەیئەی تەئسیسی پێویستە هەبێ ئەم هەیئە تەئسیسیە بریتێ لەو کۆنانەی کە ماون ئەوانیان خستە هەیئەی تەئسیسیە وەکو چۆن مەجلیسی خوبرەگان لە ئێرانە هەبوو کە مراقبەی هەموو دەستورێکی ئێرانەکە ئەمانش کۆمەڵێک لەو پیرانەی کە موسسینن یا تەلەبەی بەردەستی موسسینی ئیخوانن دوایی دەستگای تر دروست وەکو ڕاوێژکارێتی وەکو شورا وەکو ئۆرگانێک خەڵکەکە هەڵیانە بژاردن لە خوار ئەوانی شوتر تەنزیماتی تریشیە کرد هەتا گاتە بچووکترین سێڵی ئیخوانی تەنزیماتی ئیخوانی ئەنجا بۆ هەمووی تعلیمات هەبوو بۆیە ئێستا ئیخوان حیزبێکی موسساتیە طبعا کە باسەکەم میسر باسەکەم حیزبێکی موسساتیە شێخ محەممەد عاکف کە ئێستا عمری 81 ساڵە و بەتەمای ئیستقالە ئەدا هەر کەسێ بێتە شوێنی کاریگەری ئەوەی نییە بڵێ لە زمانی ئەوان نشستی هات و کەسێک کە لە پێش ئەمیشەوە بوو مەمون هوزەیبی یان مستەفا مەشهوریان هەر یەکێ لەو ڕابەرانی تری پێشوو کاریگەریان لەسەر ئەوە نەکردووە کە ئەوە مەمون هوزەیبی و کوڕی ئیمام هوزەیبیە ڕەحمەتی خوای لێ بە کاریگەری گەورەیە کاریگەری کاریزمی وەکو شەخسیەت لە ئیمان بەنایە بوو بەڵام ئیخوانی سووریا بۆ نمونە کە کەوتە نێوانی ئەوەی نەبۆی بوو بە حیزبێکی ئۆرگانیزمی موسساتی زەعامەتیشی وەکو شەخسیەتێکی وابوو کە خەڵکەکە شوێنی کەوێتەوە کۆمەڵ ڕموزی تر دەرکەوت لە یەک کاتە عیسام عەطار و منیر غەزبان و سەعید حەوا و عەدنان سەعدەدین و ئەمانە هەمویان لە ئاستی یەکا بوو عمریشان نزیکی یەک بوو سەقافەتیشان نزیکی یەک کاریگەری و شەخسیەتیشیان هەرێکە لە شاری خۆیەوە کاریگەری وابوو هیچیان وەکو دکتۆر مستەفا سەباعی نەبوون کە لە سەراسەری هەموو سووریایە کاریگەری هەبێ بۆیە لە دوای مردنی دکتۆر مستەفا سەباعی
ئەوانی کەش وردەوردە باڵ دەرچوون پاشان هەر باڵێکی بوو بە تەنزیمێکی تری سەر بەخۆ لەبەر ئەوەش کە ئیخوان نەبوو بە مؤسسات پووکایە هەرچە نەزم کەوتە بەر حەملەی حکوومەت و بەڵام ئەم حەملەی حکوومەتە خۆ لە یەمەنیش ڕوویداوە و لە مەغریبیش بوو لە شوێنانی تریشا بووە کەوابوو ئیشی دووهەمی ئەوەی کە چۆن ئیشی جەماعی بکەین حیزب و مؤسساتێتی وەکو ئێستا یەکگرتو تا ڕادەیەک وەکو حیزبێک ئیشەکە مؤسساتێکیشە با بەڕێوە ئەگەرچی لەناو ئەوانیشا مقۆمقۆی بادینی و سۆرانی یان هەولێری و هەڵەبجەیی یان هەورامی و هەڵەبجری بەناو هەندێکیشانە ئەبینی جاری وا هەیە لێرە و لەوێت دزەی پێکرێ قسە دێت و ئەڕوا هەرچەنە نەبوو بە شتێکی وا گەورە چونکە لە شخصیەتی ئێستای کاک سەلاح ئەو خەڵکە کە کۆبۆتەوە لەوە نییە کاک سەلاح فەقیهێکی گەورەترە لە کاک ناسری سوبحانی یا مەلا موسایە لە مەلا عوزێریا لە مەلا تاهیری بامۆکییا لە مەلا ئەنوەریا لە فڵان لەبەرەوە نییە کە فەقیهە لەبەر ئەوەش نییە دیسان کە لەوان سازمان دەهیترە لەوان ئۆرگانیزمانێت ترە دەتوانێت زیاتر مؤسسات دروست کرد بەڵکو ڕسمیەتی ئیخوانی کەوتە بەردەست بۆیە توانی گرەوە کە لە مامۆستا سەدیق عەبدولعەزیز بباتەوە کە لە 1970 ئیخوانی دروست کرد ئەمەش خەتێکی ترە یعنی ئێمە بۆ ڕەوتی خۆمان ئەمانە مناقەشە بکەین و ئێمە دوای ئەوەی ئێستا حالیان ئەمە لە زەمینەی بیرۆهۆشێکی پێناسەکردنی ئەم ڕەوتیان لە خەمڵاندنی خۆمانین لە قاڵبدانی خۆمانین و لە پێناسەی خۆمانن کە خۆشمان بزانین ئێمە چین بۆی خەڵک بمان ناسێ ئێمە چین چۆن ئیشەکەین ئەو هیترمان لە ڕێگایە بەڵام ئێستا مهم ئەوەیە بزانین ئایا بە بزاوتی ڕابەرێک ئەجوڵین و ڕاوێژکاری لە دەورە بن و دەستگا و تعلیماتی هەبن تعلیمات بۆ دەستگاکان هەمووی داڕێژکارە خەڵک بزانێت چۆنە ڕاتە پێش و خەڵک بزانێت چۆن ورە وزەی بەگەڕەخا و هەست بە ئینتیما بکە ئایا بەم شێوەیە یان ئەسڵ وەکو حیزب و مؤسساتێک ئێمە یەکترەگرین ئەگەر وەکو حیزب و مؤسساتێک یەکتری بگرین شەرت نییە ئیتر کرێکار بێ زەید بێ عەمر بێ عەلام بێ هەر کەسێک بێ مهمە ئێمە وەزیفەکەیمان بۆ تەحدید کردو کە چی ئەکا سەلاحیەتی چەندە هەروەکۆی چۆن لە وڵاتێکە یەکێکە بوو بە ڕئیس جمهور ئەم ڕئیس جمهورە هەر کەسێک بێ سەلاحیەتی محەدەدە بە پێی قانون و دەستور کاروبارەکانی ڕێک خراوە یعنی ئێستا گەرێکێ بێ بە ڕئیسی لوبنان هەر کەسێک بێ بە ڕئیسی لوبنان سەلاحیەتەکانی مەحدودە ماف و ئەرک و دەسەڵاتی دیاری کراوە یەکێک گەر بێ بە ڕئیسی حکومەتی لوبنانی ماف و ئەرک و دەسەڵاتی دیاری کراوە یەکێک بێ بە ڕئیسی پەرلەمانی لوبنانی ماف و ئەرک و دەسەڵاتی دیاری کراوە چونکە مە چەند ساڵە لەسەر ئەم نەزم و شێوەیە ئەڕۆن بە دەستوریش بە قانونیش دیاری کراوە و لەبەر ئەوەی لە لوبنان بڕیار دراوە کە ئەبێ ڕئیس جمهور مەسیحی بێ و مارۆنی بێ ئەوە بۆ ئەوان بڕاوەتەوە پەرلەمانیش ئەبێ شیعە بێ ڕئیس حکومەتیش ئەبێ سونی بێ کەوابوو هەر کەسێک هەر حکومەتێک تەشکیل بکە هەرە بێ بەو شێوەیە هەرە بێ دەوڵەتی لوبنانی ئاوا بڕاتە پێش ئێمە ئەگەر بمانەوێ تعلیمات بۆ ڕەوتەکەی خۆمان دابنین بڵین ئێستا کرێکارەی با بڕێوە یان ئەو دەم ڕاستێت یان ئەو پێشڕەوێتی باش ئەگەر ئەم مرد ئەگەر ئەم نەما ئەگەر دیار نەما چۆن بیبین بڕێوە چۆن ئەڕوا بڕێوە ئایا ئێمە وەکو دەستگا پێویستە زوو بکەوینە خۆمان بەوەی ئۆرگانیزمانە دروست ببین بتوانین بە شێوەی مؤسساتی هەریەکە تعلیماتی خۆمان بنووسینەوە لە دەستگاکانە بڵێن بۆ نمونە ئەم ژوورە ئاوا ڕوا بڕێوە ئەمە تعلیماتی ژوورەکە حریص بین ئەنجا لەسەر تعلیماتی ژوورەکە بەبوونی کرێکار و نەبوونی مجلەیەک وا دەرەکەین ئەم مجلەیە بێ لە کاتی خۆیەوە دەرچێت کەوابوو ئەوەی کە ئێستا پارە ئەدا بۆ مجلەکە پێویستە و کاتەش بیدە ئەوەی مەقالەی بۆ نووسێ پێویستە و کاتە مەقالەیە بۆ بنووسێ ئەوی چاپیەکە پێویستە و کاتە شەرچاپی بکە نابێ دەرکردنی مجلەکە پەیوەندی هەبێ بەسەر هەبوون و نەبوونی کرێکار بەڵێ لەوانەیە لە دیارنەمانی کرێکارە ڕەجەیەک دروست ببێ کە لێنێ بەتاڵێک شوێنێک دروست ببێ بەڵام پێویستە دەستگاکان پڕی بکەن ئایا ئێمە وا حرەکەت دەکەین ئەمە دووهەمە سێهەم ئالیەتی گۆڕانکاریەکان کە هەن مەرجعیەتی فقیە کە لە ناو شیعەکان هەیە
مرجعيتي فقهية ويا كإمام خميني زياتر إبرازي كرد وكحكومة إسلامي نوسي كتابك بناء الحكومة الإسلامية ونظرية تيا دارج بناء ولاية فقيه. ولاية فقيه يعني أود صلاة دارتيك أجيرية بردستو قمي لوتكي هرمي دا صلاتك يا أبي شرع ناس به أبي آية الله يكبه لنا آية الله كان أبي مرجعي قورة به كوابو أويك أبي بحمو كاروبار كان مركزيا ربكات ولاي أو أم مرجعية فقهية به. أما بالنسبة إيران وآواه يعني تشند مؤسسات إيرانية هي زور هي مؤسسات قورة قيادية مؤسسات هي مراقبة دستورك مجلسي خبرقان هي يجي أمني قومي هي مجلسي شورى هي رئاسة جمهورية هي مجالسي تر هي أنواع وأشكال مجالسي تر همي مراقبة أو وزعاكات همي إدارة بابر هريك الصلاحية خويه بلام هميان أقرنوا بولاي خامنئي وخامنئي أتواني قرن كاريكان بكا خامنئي أتواني بريار كان دركا يعني رفزي هندي بريار بكاتو يعني مرشحي أميان لابا وهي شيء تريب خاتل جيكا. أما رجعية الفقهية لبرو لناو أوانا وادرز بوا لناو قرانكاري شيعية حركة بحزب ناكا حزبي دعوة يك من حزب كسروت بباب الريو لبرو إزعاجا مرجعيات الدين الشيعة هميان إزعاجا لويك حزبي دعوة هي بويا حزبي دعوة بوبا بيانش لاتوا يكام لبرو يكام جار كدروز ولا نصطو بنجاو نويا سروت نيبر بريوه محمد باقر صدري بربريوه آية الله يجي قورا عالم ترلا إمام خميني وبيا يجي قورا زعنا فيلسوف اقتصاد ناس ومرجعيتي الديني قورا بلا ما مكابرا كوجرا صدام حسين اعدامي كرد للروجي بستوشتي نيساني شاي اعدامي كرد لو الروجي كالي خوي لدايك اعدام كردني او فراغي شي دروس كرد هي آية الله نهت او بوشاية بركاتو هروكو شو نسى مقتدى صدر او ازمي هي بلام على الاقل مقتدى صدر حجة الاسلام لبرو آية الله جنيا مجبورة ابي التعليمات كان لآية الله حائري وربقري كالقمة چونك الشيعة بوينين لخوية وتفسيرات قرآن وفقه وأحكام وربقري يك من حزبك كمخالفي أم تعليمات مرجعية فقهية كحزب دعوة لدواي محمد باقر الصدر حزب دعوة أمين داريها أمين دارك شيء هر معمم بو حجة الإسلام آصف كإستا دواي طبعا كمجلس على تشكيل بو آصفش حزب دعوة بجيهش لهذا نصته هشتاو دو إستا آصف نوانري خامنئية نجف كربلاء حزب دعوة دواء وإبراهيم جعفري كرت يا بردس إبراهيم جعفري بو بمنظري حزب دعوة ولا بري إيراني كانش قبولي النبو سروتك طبعا أو طبيبة دكتورة لبري قبولي النبو دكتورة بيبا بري وبلكو أبي فقيهك بيبا بري كوتنا اللي تكردني حزب دعوة تاكو يستا طبعا بمشي انشقاقي أخيري بين جار لتبو جاري يكم أم وفق ربيعي اللي جابوا كأمش حركتك أبوخ بهر بناوي الدعوة أنجا عبد الكريم عنزي اللي جابوا كيسم وزيرنا أنجا عبد العزيز سليم جابوا كبصراوي وأندامي مجلس حكم بو لدروازي منطقة خضراء كشتيان لتقينوا أنجا النوري المالكي يستحيز بالدعوة كي دروس كردو هي خويتي وإبراهيم جعفريش إصلاحه اشتيوا دروس كردو وبناي إصلاحه ودرستي كردوتو هوي ككنالي بلادي هي است أم بينج جروبا هر بينجان سر شيعة كان زور ناتوان هاوكاري ناكن أوانيك لسر مرجعية پروردبون بوانا لمتهميانا كنالن أمانا متأثرا بإخوان بويا ملايان خستوتا أولا وخوان سروتانا إيشركن أوانش كجوابيانا دانو حزبي دعوة وكو حزبي إخوانو يوماني إيما تشون جواب دانو لنخو إيما مناقشة وشرف فقه مانية تاع ملايك بيني سياسية
کە ئێمە ئەیبین بەڕێوە کەوابوو ململانەی فکری سیاسی مەرج نییە فەقیهەی بیبا بەڕێوە ئەشێ کەسێ بیبا بەڕێوەکو غەنووشی دکتۆرای لە فەلسەفەیە وەرگرتۆ لە دیمەشق ئەشێ کەسێ بیبا بەڕێوەکو قازی حوسێن کە ماجستێری لە جغرافیە هەیە کە ئێستا طبعا منەوەر حەسەن هاتۆتە شوێنی لە پاکستان مەبەستم ئەشێ یەحیا حاجی عوسمان بیبا بەڕێوە کە ئەزهەریە و عالمێکی ئەزهەریە لە مالیزیا بەڵام ئەشێ ئەو بڕوا ئەنوەر ئیبراهیم بیبا بەڕێوە کە مهندسێکی ئەلکترۆنیە ئەشێ شێخ جەمالەدین قابلانێک بیبا بەڕێوە لە تورکیا بەڵام ئەشێ ئەویش بڕوا ئەربەکان بیبا بەڕێوە چونکە ئەربەکان زەعیمی منەظر و گەورەی فکری سیاسی صەحوە ئیسلامێکەیە لە تورکیا ئەشێ هەردووکیان کەونە کەنارەوە بە مردن یا بە تەقاعود بوون یا بە لاواز بوون عەبدوڵڵا گوڵ و طەیب ئەردۆغان بیبەن بەڕێوە کە سەرڕوتن علاقەشی بەسەر فقهەوە نییە لە ناو حرەکەتی ئەوانشە دەیان مەلایکێ ئەمەش دید و تەسەوراتێکی ترە کە ئەڵێ مەرجعیەتی فقهی پێویستە بیبا بەڕێ ئەمەش ئێستا ئەوەی پێی متەئەسیرە مامۆستا عەلی باپیر هەوڵ بۆ ئەم نقطەیە ئەداتەوە بۆ ئەوەی کە ئەوە بسەلمێنێ ئەوە بچەسپێنێ کە ئەو مەرجعیەتە و ئەفرادەکان پێویستە لە ناو کۆمەڵە هەموویان لە قیادەشت وەربگرن قیادەش هەمویان پێویستە ڕوو بکەنەوە ئەو جا هەیە ئەوەی کە ئەو پێی ئەڵێ قیادە وەکو باڵی نازەکان کە سێ کەسن ئێستا لە شورای بڵێن لە مەکتەب سیاسی و ئەوانی تریش پێنجن یا شەشن بە هەمویان وەلحاصڵ گەلە کۆمەچەیەکە لە نازەکانیش حەوت کەسن بەرامبەر بە سێ کەسی نازەکان بەڵام هەر یەکێک لەمانە ئەبێ بۆ مەرجعیەتی خۆی بگەڕێتەوە لای مامۆستا عەلی باپیر ئەمەش یەکێکە لەو گۆڕانکاریانە ئێمە بەنسبەتی ڕەوتی خۆمانەوە ئەم ئیسارەی مەوزوعەم بۆچی کردەوە لەوەی کە چۆن ئێمە بتوانین لەناو خۆمانەوەکو ڕەوتێک چۆن هێشکی بەوەی هەر یەکێک لە ئێوە مێشکی خۆی فکری خۆی بوروژێنە بزانێت چه جۆرە کارکردنێکی کارکردنێکی چەپی کە وەکو هێشوو دروستێکن وەکو تەنزیمات و بۆ نمونە لە ناو یەکێتیە سکرتێری حیزب هەیە ئەمە کە ئوسلوبێکی چەپی کۆنە چونکە سکرتێری حیزبە چەپیەکانی جیهان سکرتێری حیزبی شوعی سکرتێری سوسیال دیموکراتەکانی ئەوروپایان ئەمریکای لاتینی یا جنوبی شەرقی ئاسیا سکرتێری گشتیە ئەمە وەکو زەعیم وەکو چۆنێ ماڵین ڕابەرێکە ئەمیرێکە مرشیدێکە ئەمیش بەم شێوەیە لە ناو حیزبە چەپیەکانە لەسەر و کولفی کولە و مەکتەبی سیاسی هەیە لە دوای ئەم ڕاوێژکاری هەیە و مەکتەب سیاسیەکە وەکو چۆنە سەبزوتنەوەی ئیسلامی مەکتەب سیاسیش هەیە ڕابەر هەیە اینجا نائبی هەیە هەروەها مەکتەبی سیاسی هەیە دوای ئەو شورا هەیە لە چەپیەکانەوە وەرگیراوە یەکێتی مەکتەب سیاسی هەیە دوای ئەوەندام سەرکردایەتی هەیە بە هەمان شێوەژە بینی لە پارتی بە هەمان شێوەیە ئایا شەرتە ئیسلامیەکانی شوابن بزوتنەوەی ئیسلامیش تەڵعاً وابوو بە لەقولۆق و جێگیربوون و نەبوون جێگری ڕابەر دروستە بوو جاری وا هەبوو نەژبوو بە ڕەسمی و هەروەها مەکتەب سیاسی هەبوو کە هەڵە بژێررا مەکتەب سیاسی دوای ئەو شورا هەبوو اینجا مەکتەبەکان هەبوون کە ئەندامانی شورا و مەکتەب سیاسی ئەیانگرتە بەردەست ئەوەشە بینی لە ناو یەکێتی شەهر وایە بۆ نمونە عومەری سەیعەلی ئەندامی سەرکردایەتیش و مەکتەبی سیاسیش بوو مەسوول مەڵبەندی سلێمانی بوو و هەروەها لە لای پارتیژە بینی بەو شێوەیە جاری وایە ئەندامێکە بین ئەندامی مەکتەب سیاسیە بەڵام هیچ دەستگایەک ئۆرگانێکی وەرنەگرتووە چونکە لەم تەقیمایە یان لە نووسینایە هەڵسەنگاندنە یا دراساتەکە یا بەحسە نووسە داهێنانی هێشتی ئاوای لە بابەتەیە هەیە ئایا بە نیسبەتی ئێمە وەکو دیدێکی نوێ کە مراجعی هەموو شتێکی خۆمان بکەینەوە کامیان بۆ ئێمە ئیستیفادەی زۆرتر هەیە وەکو بزاوتێک زەمینەیەکی فکریمان ساز کردووە بە قووەتریکەین پێناسەی خۆمان بە جوانی بە ڕێکوپێکی هیچ پەلەی لێ نەکەین هەتا خۆمان خۆمانە ناسین و خۆشمان ئەناسێنین بە خەڵکی تر لە هەمان کاتە ئامادە سازیەک بکەین بۆ قۆناغی پێک هاتن لەم فترەیە بزاوتمان وەکو بزاوتی ڕابەرێکە ڕاوێژکارانێک لە دەورەی ئەبن ئەم ڕاوێژکارانە چێن و چۆن ئەبن و
و هەروەها دەستگا کە ئێستا 6 دەستگامان هەیە چۆن تعلیماتیان بۆ بین بەڕێ بۆ نمونە ئێمە ئەم دەستگایانی خۆمان ئێستا کە هەمانن وەکو ئەم ژوورەیەکە لە دەستگاکان تعلیماتی خۆی هەیە 21 مانگ کۆنگرەی خۆیە بەستێ دووەم جارە ساڵی دووهەمە راپۆرتی مانگا ساڵەکە ئاماداکرێ تعلیماتەکان ئەخوێنرێنەوە بۆ ئەوەی تەصدیق بکرێن بۆی بچنە ناو دەستوریان بە تعلیماتی بمێنەوە تعلیماتەکە تەصدیقە کرێتەوە لە مؤتەمەری دووهەمە ستافێکی نوێ هەڵەبژێرێتەوە لەو خەڵکە ئەندامەکان ئێستا زۆرتر بوون پلاندا ئەنرێ ئەو کاتە بۆ ساڵی 2009 بۆ 2010 واتە لە 21/6/2010 ئێستاکە 150 ئەندام هەبن لە ژوورەکە پێویستە ئەو کاتە بۆ نمونە بڵێن ئەبێ بگاتە 300 ئەندام ئەم ئەندامانە هەر یەکێکیان فعال بکرێن ئەوی توانای هەیە دەوراتە بینێ واتە دەورەی بۆ ئەکرێتەوە یان ئەو دەورە ئەکات بۆەوەی وەعیمان زیاتر بێ شێوەی کارکردنمان بەهێزتر بێ بۆ نمونە ئەمە یەک جۆرەکە لە ئیشەکە بزاوتێکین کەسێک هەیە لە دەوری کۆبووینەتەوە پێویست بە ڕاوێژکارانێک هەیە لە دەوری ئەنجا ئەمەش پێویستی بە دەستگا هەیە لەگەڵا بن بۆی دەستگاکان بتوان هەر دەستگایەکیش تعلیماتی خۆی هەبێ هەرم وەکو هەرمێکیش بگەڕێتەوە سەرەوە بۆ ئەوەی بەم شێوێ بتوانین کاروبارەکانی خۆمان ئەمە مۆزوعی بوویستم بیوروژێنم بۆ ئەوی گوێتان لێ بگرمەوە ئەنجا بزانین ئایا ئێمە گۆڕانکاریەکەین ئەمانەوە گۆڕانکاریە لە تاکا بێ ئەنجا لە کۆمەڵێکا بێ بۆی ئەم کۆمەڵە بتوانێت ئالیەتی گۆڕانکاریەک بێ بۆ کۆمەڵگەکە هەتاکو بتوانین دەستگای دەوڵەتی دروست بکەین بچینە پێشتر ئەمە پێویستی بەوە ئەکە مەنهەجی جەماع و حرەکەمان وازح بێ ئالیەتی گۆڕانکاریمان وازح بێ تێکەڵ نەبین لەلایەکەوە حیزب بین خەڵک وابزانە گەر دەنگی زۆری نەدرا ڕابەرە گۆڕین یان حرەکەت بین خەڵک وابزانە بێت تعلیماتی حیزبیمان هەبێ ئەبێ هەر یەکێ لەمانە تێبگەین ئەگەر مەرجعیەتێکی فەقیهی بێ ئیقراری لەسەر بکرێ یان بگەینە نەضوجێک بزانین ئەمە خۆی ئاوایە باش ئەگەر فەقیهێکمان دەستکەوت و هاتە پێش وەکو دەرەجەی ئایەت الله کەوا بوو ئایا ئەو کاتە دێتە شوێنی بۆ نمونە ئێستا هی کرێکارکەی با بڕێ دێتە شوێنی کرێکار یان لە دوای مردنی ئەو دائەنین یا سیاسیەک یان دەستگایەک یا شتێکی لە واوەتە بێ زۆر ضروریە کە هەموو وەختێک بیر لەمە بکەین و بزانین ئێمە بۆ خۆمان چۆن ئەم گۆڕانکاری ئەمانە لە مجتەماعەکە بیکەن لە کۆمەڵگەی کوردەواری ئالیەتی گۆڕانکاریەکە کە بریتیە لە دروستکردنی جەماعەتێک بە قیادە و قەواعیدیەوە بتوانێت ئەو مەنهەجە بخاتە پراکتیزەکردنی بخاتە عمل پێکردنی لەناو کۆمەڵگەکەی هەتاکو بەو بانگەوازە خوایە بتوانێت گۆڕانکاریەکە دروست هیوادارم قسەکانم واضح بن و ئەو خەڵکانش کە بەشداری لە قسەکانە ئەکەن پرسیارەکان و مناقشەکردنەکان لەسەر ئەم بابەتانە بێ و منیش گوێ ئەگرمەوە لە ڕێی یەکیەکتان چونکە ئەشی نووسمەوە و ئەوانی پێشووتریشم تەوان نووسیوەتەوە بۆی هەمویان هەڵسەنگێنم هەمویان تەقیم بکەینەوە بزانین چۆن ئەتوانین ئیش و کارمان ببینە پێشتر وای پەروەردگار ئێمەش ئێوەش سەلامەت و سەرکەوتوو بکە یارمەتی دەرمان بێ بمان کا بە ئەداتی قەدەری خۆی بۆ سەرخستنی دینەکەی یارمەتی دەرمان بێت لە تێگەیشتن لە دینەکەمان یارمەتی دەرمان بێت لە پابەندبوون بە دینەکەوە یارمەتی دەرمان بێت لە هەڵگرتنی پەیامی پێغەمبەران بۆ ناساندنەوەی لا ئیلاهە ئیلا الله و گرتکردنەوەی ئومەتەکەمان لەسەری و بەگەڕخستنی ورە وزەیان لە پێناوی هێنانەوەی سەروەری شەرعە لە مەوایەکە کە بووە بەدار الئیسلامی مسلمانان و مستەضعفان و مەحرومان یا ربی خوایە بە زووترین کات ئەوەشمان بۆ بڕەخسێنی للاين خوشته ولي ونصير ما بدابني أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم تسليما وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته. نقطة تريش هي تخاء أما باسي بكم رحمة إخواتان لبيم أويش أويا أو مؤتمرك إشارة بيدا لا يخود بينوسا بستويكي شاشة هەژدە ڕۆژی ترە لەوانەیە سەعات 12 دەست پێ بکە یان 1 دەست پێ بکە تۆ لە لای خۆت بینووسە ئەگەر تۆ ئەندامی ئەو ژوورە بووی
هاتی تەژوورە مناقەشەی چی ئەەکەیتە دەستورەکە ئەخرێتەوە پێشچاوی هەمووان بۆ ئومێدوارم ئەگەر کاک محەممەد کوردیان کاکاوات یا هەر برایەکی تر دەستورەکەمان لە شوێنێک و لینکی دەستورەکەەوە دابنێ لەبەر چاوی هەمومان ببێ ئەمە تعلیماتەکەیەتی ئەمە دەستورە ئەمجا تعلیماتی ئەم ساڵە کۆبوونەوە چیمان کردووە ئەم کۆبوونەوانە تعلیماتی تیا دەرچووە لەم تعلیماتانە ئەنجا لێژ مناقەشە ئەکرێتەوە لە 21 شەشە تۆ بەشداربی لە مناقەشەکردنی ئەم فەقەرانەیە لەبەردەستا بێ بۆی بزانی چی ئیزافا کرێت چی لا ئەبرێت چی باشە هەتاکو ئەو کاتە کەمترین مدەت وەکارەهێنرێتەوە بەڵێ دەست خۆش کاک محەممەد کوردی لەبەرەوە تەمان کە نزیکتریر بووینەوە ئەوەی سەجارێ ئەم هەفتەیە باسەکان باس لەسەر کۆمەڵی ئیسلامی بوو لەبەرەوە یادی انشقاق و انقلابی ئەوان بوو و دوای دێنە سەر ئەمەی ئەم کۆنفرانسەی خۆشمانێ ئەم کۆنگرەی خۆمان چۆن ئەبەستین لەم ژوورەیە باس لەوەکەین تەفسیلاتێک لەسەر ئەویش هەر حتمەن باسەکەینەوە و هەروەها انتخابات و ئەندامبوون و ئەو جۆرە شتانە ومێدەوارم ئینشاءالله ئەو برابەڕێزانە بەشداریەکی فعالانەی تیا بکەن هەتاکو بتوانین وزەی خۆمان باشتر ببینە پێش ئینشاءالله بەڵام ئێستا لەسەر ئەم مەوزوعی کە ویستم حەزەکەم جۆم لە قسەی ئەو برابەڕێزانەش بێت جۆ بگرین و ڕێی و بۆچوونیان هەروەک وتیشم مەرج نییە تۆ ئێستا ڕاوبۆچوونەکەت بدەیت لەوانێت تۆ هێشتا لە لات گەڵاڵە نەبوو بێ دووسێ نقطەی من ئیسارەی ئەوەی ناو مێشکی خۆتی کرد خۆشت دە کتێبی ترت خوێندۆتەوە خۆت لە حیزبێکی ترا بووی معلوماتی حیزبەکەی تر زمانی خۆی دێتەوە پێش چاوت لەگەڵم قسانی من لەگەڵ و کتێبانی خوێندوتەوە بۆ دەبن بە قاڵبێک کە ئەتوانی ئەو ڕەئی و تەسەوراتی خۆتی تیادا ڕێژی و بە شێوەیەکی دەربیخیتەوە پێش چاو وای گەورەی ئێمە شێوە سەلامەت سەرکەوتوو بکە فەرموو برابەڕێزەکەم کاک محەممەد کوردی هەر مباشر گوێتان لێ ئەگەرمەوە بۆ ماوەی ئەگەر ئیجازە هەبێ منیشە تاکو 40 دقەی تر تاکو نزیکی نوێژی مەغریب دێ 40 دقە 50 دقەی تر گوێ ئەگرم تکایە ئەو برابەڕێزانت لەسەر بابەتەکە قسە بکەن و ڕێی خۆشیان مختصر بدەن لەسەر چ نقطەیەکەتە پێت وایە مەرجعیەتێکی فقهی باشە هەڵبەتە کە ئەژڵین مەرجع مامۆستایەکی فقیهی شارەزا لە فقهی شافعی بێنین بڵێن وەڵا ئەمە با ڕابەرمان بێ بەڵام لە سیاسەتە فڕی لە فڕی ناکە یان لە فکرە هیچ شتێکی لێ تێناکە چونکە فقه بەبێ فکر هیچ نییە فکریش بەبێ فقه هیچ نییە كونها مرجعيتي فقهي يستا هوا شلون استا حسن نصر الله مرجعيتي فقهية استا لبري محمد حسين فضل الله لويه يا قبلان لويه آية الله تر لويه بلا مگر خوي بو بآية الله يا مقتضى صدر خوي بو بآية الله توا مرجعيتي فقهي وسياسيشة زعيميشة اما مثلا وكو مرجعية الفقهية ملايكي وامان بو دروس تبه بيتا بيشو سياستي تبقى بنما فكرة كانوا كار كردنو سازمان وإدارة ومجورشتانا يان باشتروا ببين بحزب ومؤسساته وكو هي قرتو يستكايكا جگل خطخطين وبالبالين كاني يان بزاوتي الرابريكا خلق كدور بريان ليقرتو راوشكاري بدورو ابن دزقاو تعليماتيش دروس تبه كاميان باشتروا بيك فايقورا يما شويش ما فقك إن شاء الله فرمو برا برزك من جوم قرتو أشي نوسم إن شاء الله فرمو